هەڵای استراتیژیکیەکان ڕۆژی ڕووخانی کۆماری ئیسلامی نزیکتر کردوێتەوە. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن، ژیان، ئازادی، حکوومەت و سەرجەمدام و دەستگا سەرکوتگەرەکانی بەرەڕووی ئاستەنگ و قەیران قوڵتر کردوێتەوە. ئاخوندەکان و دەستگای مەسحەب بێزراوترین بەشی کۆمەلگان. حکوومەتی ئیسلامی لە نێوخۆی وڵاتدا کەوتۆتە بەر نەفرەتی گشتی و لا دەرەوەش بەرەڕووی لاوازی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاترە. ڕەوتیاڵ و گۆڕەکان وەها بە خێرایی دەوری گرتووە کە معمارانی سیاسەتە حکوومەتیەکان لەگەڵ بێسەرەوبەرەی لە قسەکردندا و لە دەستگای ئیداری و بەڕێوەبردنەکەیدا لەگەڵ بشێوی لە کردەوەدا دەستە و یەخەن. هیچ کاربەدەستێکی حکوومەتی، هیچ یەک لە دەستگا ئەمنیەتی و نظامیەکان لە عەلی خامنیەوە تا ئیمام جومعەکان ڕێگا چارەیەکیان بۆ دەرچوون لەم قەیرانە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و دیپلۆماتیکیەی کە بەرۆکی گرتوون نییە. هێرشی تەرۆریستی شیمیایی بۆ سەر کچان کارساز نەبوو، ئێستا ئاتەش بە اختیارەکانیان لە دژی ژنان ناردۆتە مەیدان و کردەوەی ئابڕووبرانەی وەککردنی سەتڵی ماست بەسەر دوژنی ئازادی خوازدا ئەنجام دەدەن. گۆیا بەم شێوە کارانە دەیانەوێ ژنان وادار بە پاشەکشەی ناچاری بکەن. ئەگەر شێواوی لە کرداردا وەک نمونونەکانی ژاراویکردنی کچان لە قوتابخانەکان و ماجەرای سەتڵی ماست و هیتردا دەبینین، ئاڵۆزی لە وتاردا لەوەش زەق و ئاشکراترە. خامنەئی کە ماوەیەک لەوە پێش خەریکی دڵدانەوەی ژنانی کەم حیجاب بوو و لایەنگرانی بۆ نەرمی نواندن بانکێش دەکرد، لە ئاخرین سخڕانیدا بە ئاشکرا دەست ئەداتە حەڕەشەکردن لەو ژنانەی کە حیجاب لەسەر دادەگرن و دام و دەستگا دەوڵەتیەکان هان ئەدات بە توندی لەگەڵ ئەو ژنانەدا بجوڵێنەوە. لە درێژەی ئەم پەرێشان ویژانەدا یەکێک لە ئاخوندەکانی نزیک لە خامنەی وتوێتی زستان وەرزی حیجابە و ئەگەر حکوومەت نەتوانێت لە وەرزی سەرمادا سەرپۆش بەسەر ژناندا بدات، ئایا لە بەهار و هاویندا دەتوانێت؟ داخرانی ناوەندەکانی بەرهەمهێنان، بێکاری، قەیرانی ژینگەیی، گرانی مەسکەن، کەمبوونی دەرمان و گەلێک بابەتی سیاسی و کۆمەڵایەتی ئێستا ئیتر بوونەتە کێشەی چارە هەڵنەگری ڕژیم. لە پاڵگەشت ئەمانەدا ئەمنیەتیش لە خەڵکی ئەم وڵاتە هەڵگیراوە. مەترسی تەلەفاتی وێرانگەری ڕووداوە سروشتیەکانی وەک بوومەلەرزە و لافاو هەروە بەسەر سەری خەڵکەوە دەسوڕێتەوە. تەنیا لە 2007 پێشووی نەورۆزیدا زیاتر لە 600 کەس لە ڕووداوی هاتوچۆ و جادە نائەمنەکانی وڵاتدا کوژرا و بریندار بوون. پاشەکشەی ڕژیم لە سیاسەتە ناوچەیەکانیشیدا بەرچاوە. لە سووریا ڕۆژ نییە هێزە تەرۆریستەکانی قودس و ڕەوتە جنایەتکارە ئیسلامیەکانی نزیک لە حکوومەتی ئیسلامی نەکەونە بەر بۆمبارانی ئیسرائیل و لەم دوایانەشدا ئەمریکا. هەر لەم پەیوەندەدا زەمزەمەی پێویستی هەرچی زۆرتری پاشەکشە لە سووریا لە نێو کاربەدەستانی ڕژیمدا بەرز بووتەوە. سازش لەگەڵ عەرەبستانی سعودی لەسەر چارەنووسی شەڕی نێوخۆیی لە یەمەن نمونەیەکی ترە لە سوڕان لە سیاسەتی دەرەوەی ڕژیمدا. ڕژیمێک کە زیاتر لە چواردەیە دەیەوێ شۆڕشی ئیسلامی خۆی هەناردەی ناوچەکە و دنیا بکات، ئێستا لە دەرەوە بەرەو شکست و لە نێوخۆدا بەرەو ڕووی لێک هەڵوەشان بووتەوە. لە ئاستێکی دیکەدا گەلێک لە مەرجعەکانی شیعە کە تا دوێنێ خۆیان لەو کەسانە بوون کە بە باڵای ڕژیمیاندا هەڵئەدا، ئێستا دەڵێن پێکێنانی حکوومەتی ئیسلامی خۆی هەڵەیەکی گەورەی ئستراتیژیک بوو. ئەوان لەسەر ئەو بڕوایان کە گەندەڵی نیهادی نەبوو، بێلیاقەتی دەستگای دین بۆ حکوومەتکردن گەورەترین و قورسترین گورزی لە دین و باوەڕی و لە دەستگای مەسحەبداوە. ئاخوندەکان کە بۆ چەند سەدەیەک توانی بوویان پێگەی خۆیان وەک دەوڵەت لە دەوڵەتدا بپارێزن، بە ئاوێتەکردنی دەسەڵاتی مەسحەبی لەگەڵ دەسەڵاتی دەوڵەتی پشتی خۆیان و ناوەندە مەسحەبیەکانیان شکاندووە. بێگومان داماوی و پەرێشانی حکوومەتی مەسحەبی دەبێتە هۆکاری هەڵەی ئستراتیژیکی زیاتریان.